ئومێدی زۆر باش دەبیەوە لەگەر برادرانی خۆشەویست ئینشاڵە نەتیجەی زۆر باش دەبی وەکو پێشان و باشتریش دەگەڕێتەوە. زۆر یاریزانان ڕێزەکانیانەی هەولێریان جێشتووە بە نسبەت هێنان یاریزانی نوێ یاریزانی ئەوڕۆ لەگە برادران دادەنیشین قەراری لەسەر دەدەن و قەرارات پێکەوە دەدرێت بە جەماعی ئینشاڵڵا. هاندەرانیانی هەولێر بەدڵخۆشیەوە یاریگە بەجێ بێڵن. نانە ئینشاڵڵا بە ئینشاڵڵا شتی زۆر باش دەکرێتن بەدڵی هەموو لایەکی. لەکێوە ئێوە دەست بە کارەکانتان دەکەن؟ لەوڕۆ ئەوڕۆ دەرگایانەی هەولێر دەکرێتەوە بە ساعتەکەمان دارێدا ئەو تحدید دەکردەوە. تعدیل نەکرێت. باشە قسەتان بۆ ئەو هاندەرانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە شەو لە بەردەم ئینشاڵڵا هاندەران بە هەموو شێوەیەک ئاش دەبنەوە لەگەر وەکو پێشان و نەتیجەش زۆر باش دەبی و پشتگیریمان هەیە لە جەنابی سەرۆکی حکوومەت لە جەنابی پارێزگار لە جەنابی هەموو ئەوانەی بەرپرسن لە هەولێر و سوپاسیشان دەکەم کە ئەو متمانەیان بە مندایە و ئینشاڵڵا لە جێی متمانەیەوان دەبین و زۆر بە باشیش یانەی هەولێر وەک پێشان و باشتریش دەگەڕێتەوە.